وەزارەتە ناوخۆی حکوومەتە هەرێما کوردستانی داخویان یەک دەربارەی نوچەکانە ڕاست و تێدا دەبێژێ دالیا محمود مسلم ژە هەرێما کوردستانی ڕادستی تورکیا هاتیەکردن بەڵافکەرە. وەزارەتە ناوخۆی حکوومەتە هەرێما کوردستانی دە داخویانیا خۆدە گۆتە دەربارەی وێ نوچە نەڕاست و تێدا دەبێژێ کەسێک بناوێ دالیا محمود مسلم لە هەرێما کوردستانی ڕادستی تورکیا هاتیەکردن. بە پێویست دەزانن ڕایە گشتی ئاگادار بکن و ئاونوچە توڕاستیەک ژێرەنی نەبلکو نوچەگە چەوەشکارانێ و ji بۆی پردەپۆشکردنا ڕاستیە بابەت هەیە. دەخویانیا وەزارەتە ناوخۆدە هاتیە دالیا محمود مسلم کۆ بنابێ ڤیان شەڕڤان تێناسکردن پشتی و دەڤژێ ڕێزێن یەپەژە بەردەدێ لەگەڵ چەکدارێکی دن و خەلکێ باژارێ بەدلیسێ باکوورێ کوردستانیە و بنابێ سەلام ڕەمەزان محەممەدە و بێت تۆڵ هەڵدان تێناسکردن و ئەوژی دناوارێزێن یەپەکە دەبوو پەیوەندیە ئەڤینیە دروست دەکێ و هەردووژی پێکڤە بریارێ دەدەن و دەڤژەڕێزێن یەپەژە و یەپاکە بەردن. وەزارەتە ناوخۆی حکوومەتە هەرێما کوردستانی گۆتژی ڕەمەزان لە ڕۆژە نهێ هەفتێ 2020 بە ئەرەزواخوا ڤەتگەڕێ تورکیا و پشتڕەژی دالیا محمود ساڵح بۆی پەیوەندیکردنێ بە سەلام دە ڕۆژە 14 هەفتێ 2020دا بە قاچاغی دەچێت تورکیا و پشترە لە باژارێ مێرسین خۆڕادستی پۆلیسێ تورکیا دەکێ لەومە هەرێما کوردستانی بێت و ئاوایەکی پەیوەندیاوەیە بەvێ بابەتێ بەنینە. وەزارەتە ناوخۆ دەداخویانیا خۆدە گۆتژی ڕاگەهاندنە پەکەکە و هەڤالبەندێن وێ ژبلی تۆمەت بەخشینێ حەقەوەی پرسیارێ لە خۆ بکن و ji بەرچێ خەلک دەڤژەڕێزێن وان بەردەدێ و ئامادەنەش بۆی دەرباسبوونێ ژێگەفێن پەکەکە دەڕێعقا چاغرە ژیانە خۆ بخنە مەتەرسیەدا. دەداویە داخویانیە دە وەزارەتە ناوخۆی حکوومەتە هەرێما کوردستانی گوت و تەبایە دەستگەهێن پەیوەندیدارن حکوومەتە هەرێما کوردستانی ئامادەنەش بۆی لێکۆلینێ و هەرێما کوردستانی وێ بەردەوامەوە کە پاناگەهەکە ئارام بمینش بێوان کەسان کوڕ و لە هەرێما کوردستانی دەکەن و ئاونوچەیەن نەڕاست و دوور ژڕاستیە تۆ باندۆرەکە لەسەر هاڵوێستا هەرێما کوردستانی ناکێ و هەڵوێستاوێژی ناگوهارێ.